ئەی هەنار ئای هەنار هەموو جارێ شەرمەزام دەکەی بەرامبەری سعدی. دەهام گوێ بگرە دەهام ڕۆژی ئەوەی ڕۆی بە قسەکانی تو هەستم و دانیشە بوو نییە بم بێ و یاریم پێ بکەی ڕۆژی منە لاپەڕەکی نوێتان لەگەڵ هەدەدەبەوە دەزانین لاپەڕەکەش چۆنە هەر لە سەرەتاوە کۆتایی پێدێت جێ بگرە سبینی دەچینە مەحکەمە و لێک جادەبەوە سعدی کاکە سعدی غیرە و دڵپیسی لە چیەوە دێ کاکە لە خۆشەویستی لەو خۆشەویستی بدەکە ئەوە دەداتە من فەرموو ئابڕوم چوو ئەمە جارشکە بە چ ڕۆیەکی بچمەوە ناو بازاڕی بەزۆ خەزوان زمانی سوپەر ئێستا حیای بردیمە دەرێ مامە سعدیش نەکەسی قەی پێ ناکە حیام چوو تازە ناچمەوە ناو خەرچی سعدی جیان قسەکان تەواوە باشە ئەمە هەردووکمان دای لە بردنت دەکەین بەڵام بە ئەو هە گەورە نەبیتن نەگاتە تەواقبوونێ لۆ خۆت هەوە برێکان چی بدە ئەلۆ کاک دەهام باشی؟ باش کاکسەتار هەرە کاکەوەکەی کە سابەتە تۆیەکەی لە 24 ساعەتە بە هەمووی دەدەقە لە دوکانی بۆ قوربان هەزاریشی من ئێستا دێمەوە باشە؟ باشە گۆشتی مەڕ هەیە؟ هەمانە وەرە منیشتە دێگەمێن دەردەی خواپیس دە باشە خواافیس دەبینی ئەو خەڵش گرێوی دەکاتێ کاسم بەزێ هێشتە نازام بەس بەنگۆ مەشغوڵم وازدە و دەرپیسێ بینە تەواو بەمە مەشغوڵی کاکە ناوەڵە بە شیرنەکەت مەشغوڵی ناویشی نەیدی جاشکە هەنار سەر دەبڕم نەکەتوو هەر کەسێک ناویشیرنی بینیتن بەرامبەری من چی خراپ پێی دەکەم ئەو ئاخر جارە زۆر بە عەقڵ و برایەت تێگەیشتمم بە زۆر کە لەرەقا چەندە نەنمونیانە نانگۆ سەعولی کوڕە دەفرەت لە سەعولی بدە نەما سەعولی باسی سەعولی نەکەی ها دەبڵێ گیان قاتە و ڕۆژەی نابینیەوە پێت بلێم گیان زەق نەبوت داوای لێبوردن دەکەم داوای لێبوردن بەخۆی دووبارە نابێت پاش چەوچی حیامان چوو نانە دووبارە نابێت تۆ هەموو جارێ و قسەی دەکەی و لە پاشان غەڵەتە چیکە سعدی ئەدی ماڵەکەمان ئەدی ئارامی کوڕمان سعدی داوای لێبوردن دەکەم سعدی بەڵێ داوای لێبوردن دەکەم کۆتا جارە وعد بێ جارش کە دووباری ناکەیەوە دووبارە ناکەم بەڵێم بی بەڵێم بێ جانە جان چ لێنایە برنج و گۆشت فاسۆلیاش گۆشتی مەڕەکیێژە هەیە بەڵێ حیرانی بم ئێستا دیم نانی دەخۆی بچم حازرکەم سفرێ ئەلی دەبڕۆ بەخوا خوشک و برایەکی بیاخرە خوایە خۆش شەمان لێ تێک نەدەی